نەورۆزەی کوردەواری هاتەوە هاتەوە ئاگری خەواتی ئەو گەلە خۆشکاتەوە هاتەوە جوانتر لە جاران جێژنی کاوەی قارەمان شوێنەواری میدیا و باپیرە گەورەی کوردان هاوڕێیان ئامادەبوانی وڵاتپارێزی نەورۆزی 2724 قەندیل بەبەدڵ و زۆر بەگەرمی و بەڕێزەوە بەخێرهاتنتان دەکەین بۆ قەندیلی لانکەی شۆڕش بۆ قەندیلی سەربەست هەر لێرەوە سەکۆی نەورۆزی قەندیلەوە نەورۆزتان لێ پیرۆز دەکەین و نەورۆز لە ئێوەی ئامادەبوو چاک بە تاکی ئەو کوردانەی کە دڵسۆزن بۆ گەڵ و وڵاتەکەمان پیرۆز دەکەین لە قەندیلی ڕەمزی کوردی ئازادەوە درود و سڵاوەنێرین بۆ ڕێبەر ئاپۆ و نەورۆزی لێ پیرۆز دەکەین نەورۆز لە خانەوادەی سەربەرزی شەیدان لە هەڤاڵانی چیا لە هەڤاڵانی زیندان و تەواوی وڵات پارێزان پیرۆز دەکەین نەورۆز لە هەموو کوردستان ڕۆژهەڵات ڕۆژاوە باکوور باشووری کوردستان پیرۆز دەکەین نەورۆز لە هەر ئازادی خوازێک لە هەر کوێی دنیا کە هەن لە هەر دۆست و هەڤاڵێک لە هەر نەتەوە و گۆشەیەکی ئەو دنیاداکان و خەباکار و پشتیوانی دۆزی ڕەوای گەلەکەمانن پیرۆز دەکەین ئەردۆغانی خوێنمش سەرگەرمتر لە بەرگی دینداریدا بەردەوامە لە ستەم و بەڕێوەبردننی شەڕ و جینۆساید لەسەر گەلان هەر بۆیە گەلی کورد و گەلانی ناوچەکە پێویستیان بە یەکێتی و تێکۆشانی کاوە ئاسا هەیە تا سەرکەوتن گەلی هێژا و وڵات پارێز نەورۆز مانای سەرکەوتنی ڕووناکی و چاکەیە بەسەر هێزی تاریکیدا ئاگری نەورۆز ڕووناکی و ئاشتی و ئاشبوونەوەی مرۆڤ و سروشتە نەورۆز بەواتای جوانی و نوێبوونەوەیە فەرمونون ئەم ساڵ بە هەمان واتای قوڵی شۆڕشگەڕی نەورۆز و پەیوەست بوون بە ژیانی ئازاد و سروشتەوە با نەورۆز بکەینە جەژنی ئاشبوونەوە لەگەڵ تەواوی گەلان و پێکاتە جیاوازەکان نەورۆزەی ئیساڵ لازمە ڕێبەر حقوق فیزیکی ئازاد بکرد بۆ کوردان ستاتویکە پێش بخر بۆیە مەگوت ئەو نەورۆزە ئازادیەیە گەلیمە لازمەن سەردی ئەساسا بمەشە مەشەمە مەشە ئازادیەیە مەشێمە مەشە ڕوحی نەورۆزێ li ser vî esasî em ê heta dawî bimeşin em ê ser vê ruha serkefte çebikin gelê Kurd e qazanç bike ev ê însaniyetê jî lazim bide qazanç kirin
لە تەواوی گەلی وڵات پارێزەکەمان لە 4 پارچەی کوردستان دەکەین کە بەرامبەر هەر جۆری هێرشێکی فاشیستان و داگیرکەران و نۆکەران ئەمڕۆ بە جۆشەوە ڕویان کردوتە گۆڕەپانی مەیدانەکانی نەورۆز و پەیامی تێشکاندنی فاشیزم و داگیرکاری دەدەن. بەڕێزان ئامادە بوون گەری خۆراگەری بناری قەندیل باشووری کوردستان تێکۆشانی گەلی کورد بە فکر و ڕامانی ڕێبەرئاپ و پێشەنگایەتی بزوتنەوەی ئازادی گەلی کورد کە ئەمڕۆ لە تەواوی جیهان بڵاو بووتەوە بە ڕۆژانە لە گەورەبوون و بە فراوانبووندایە بە پێشەنگایەتی لەژێر دروشمی فەلسەفەی ژن ئازادیدایە ئەمڕۆ لە تەواوی جیهان دەبێت بە حەقیقەت وە خۆی بە گەردوونی دەکات. ئەم تێکۆشانە کە ئیلهامی خۆی لە فکر و بەرخۆدانی ڕێبەراپۆ گریلا فیداکارەکان وەردەگرێت لە تەواوی جیهان و شەقام و گۆڕەپانەکان دەنگ و ئیرادەی ئازادی گەلان ڕێک دەخات. لە بەرامبەر هەموو جۆرە زوڵم و هێرشێک وڵامی پێویست دەداتەوە تێکۆشان دەکات بۆ بنیادنانی سیستەمی دموکراتیک و ئازاد وەک کۆمەلگەی ژنانی کوردستان کەژەکە. جارێکی تر بانگەوازی لە تەواوی ژنان لە باشووری کوردستان دەکەین کە بە هەستیارەکی زیاتر ئەرکی خۆمان بەجێ بگێنین و لە پێناو کۆتایی هێنان بە داگیرکاری و وەشکاندنی هێڵی نۆکەرایەتی تێکۆشانی هاوباش بەڵێنتری بکەین و بۆ یەکەتی نێتەوەی ژنان پێشەنگایەتیکردنی ئەم سەدەی ژنە هەوڵەکانمان جێدیتر و زیاتر بەرەو پێشەوە ببین. جارێکی تر دووپاتی دەکەینەوە دووپاتکردنەوەی بەڵێنمان بۆ شەهیدان و سەرکەوتنی یەکجارەکی مستوەگەر ئازادی بۆ ئازادی ڕێبەرئاپ و نەورۆز لە تەواوی ئامادەبووان و گەلەکەمان لە تەواوی ژنان پیرۆز دەکەین کە لە سەرەتای مانگی ئادارەوە لە مەیدانەکانن و لە چالاکیدان و لەو پێناوە گەشتن بە مستوەگەرکردنی ئازادی بۆ ڕێبەرئاپ و ژن و کۆمەلگا دووبارە لە تێکۆشەرانی ڕێگای ئازادی پیرۆز بێت.
سرهدان برخدان سرهدان جیانه هی هی برخدان جیانه سرهدان جیانه سرهدان برخدان سرهدان جیانه هی هی برخدان جیانه سرهدان جیانه برخدان جیانه